بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز سڵاوێکی گەرمتان لێبێت. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکریاز بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆی لا کەشوهەوایەکی زستانەدا بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، منیش خۆشحاڵم کە لە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویستدام ئەمڕۆژ ئەڵلقەیەکی تر لە پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین بە ئومێدیەوەی کەواجەی ڕەزامەندی خوای گەورە پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێەوە تا کۆتایی بەرنامە بە دیار شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە دابنیشن و سوود لە بڕگە و بابەتەکانمان ببینن. بنەمای سەرکەوتنی مناڵ لە قوتابخانەدا تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. بێگومان کۆمەڵێ بنەما هەن کەوا دەکەن مناڵ لە قۆناغی خوێندن و لە قوتابخانەدا سەرکەوتوو بێ و بێتە نمونەیەکی جوان و دایک و باوکی میشە شانازی پێوە بکەن. ئەو بنەمایان ئەمڕۆ بازەکەین و بۆ ئەوەی دایک و باوکەکان بتوانن لە چوارچێوە یا لە ڕوانگەی ئەو بنەمایانەوە مناڵێکی تەندروست و زیرەک و عاقڵ ڕابهێنن. تەوەری دوای بەرنامەکەمان قسەکردن لەسەر کار و خزمەتەکانی پەیمانگای هونەری بەرگری، چ کار و خزمەتێکیان کردووە و چۆن ڕاهێنان بە تەواوی ئەو کەسانە دەکەن کە سەردانی ئەو پەیمانگایە دەکەن. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە کە بریتە لە فێرکاری بڕین و درومان کە هەفتانە لایەن فەوزیە کاکەوەیست بۆمان ئامادە دەکرێت تا خانمان لە ماڵی خۆیانە بتوانن لە ڕوانگەی ڕێنمایەکانی ئەوەوە لە ڕوانگەی ئیشەکانی ئەوە بتوانن ببنە بەرگدرویەکی باش و سەرکەوتوو بۆ ژیانی خۆیان. لەگەڵ پرۆگرامیشەیەکانی بەرنامەکەمان کە لە سەرەتای بەرنامەکە ڕۆژانە پێشکەشیەوەی دەکەین وەک هەمیشە ئەم ڕۆژ دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. هەندێک ئابووریناس و سیاسی هێشتا پێشبینیەکانیان لەسەر گۆڕانکاری نرخی دراوەکان بە تایبەتی لە تمەنی ئێرانیدا بەو شێوازەیە کە نرخی تمەن هێشتا ماوێتی داوەزێت بە تایبەتی لە چوارچێوەی ئەو گەمارە ئابووریانەی کە ئەمریکا بەسەر ئێراندا دەیسەپێنێت. بۆیە ڕۆژانە هەموو ڕۆژێک چاوەڕێەوە دەکەم کە بزانم چه گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتوو کە ئەو پێشبینیەش جێی خۆی دەگرێتەوە و نرخی تمەندا دەبەزێت. لە ئێستاشدا پێکەوە بە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین بزانین چه گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتووە. بڕگەی یادەوەری پێگاتووە لە بەشێک لەو ڕووداوە مێژوە گرنگانەی کە بۆ ئێمە گرنگن و لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. 22 یەکی ساڵی 1263 لە دایکبوونی زانای مازن و کاریگەر و بەناوبانگی ئیسلام پێشەوە ئیبن تەیمیە لە شاری حەرانی وڵاتی تورکیا
ئیبن تەیمیە زانایەکی تێگەشت و فەرمودەوانێکی کارامە و ڕافەکاری قورآنی پیرۆز بووە. لە سەردەمی خۆیدا ڕۆڵی هەبووە لە بێدارکردنەوەی موسڵمانان و جیاکردنەوەی سنوورەکانی نێوان حەق و ناحەق و تا ئەم ساتەش کتێب و بۆچوون و فتواکانی جێڕەزامەندی و پەسەندی زانایانی ئیسلامی و موسڵمانانن. باهۆی کاریگەری و بیرتیژیەکەیەوە پێشەوا ئیبن تەیمیە هەمیشە کەوتۆتە بەرتیری ژەهراوی نێرانی ئیسلامیەوە. پێشەوا ئیبن تەیمیە ماوەی زۆری تەمەنی لە بیرێکدا زیندانی کراوە. زۆربەی زۆری بۆچوونەکانی خۆی با قوتابیەکانی گوتووە و ئەوانیش نووسیویانەتەوە و بڵاویان کردوتەوە. ئیبن تەیمیە خاوەن 71 دانراوی بەپێز و کاریگەر و گەورن. 22 ساڵی 1946 دامەزراندنی کۆماری کوردستان لە شاری مەهابەت و بە سەرۆکایەتی سەرکردە و خەباتکاری گەورەی کورد پێشەوا قازی محەممەد و هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەر هەموو فەرمانگە و شوێنە گشتەکانی کۆماردا. کۆماری کوردستان بە یەکەم ئەزمموی حکومڕانی خۆماڵی کوردی دادەنرێت. لە ماوەی 11 مانگی کۆمارەکەدا کوردستان لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەوە بەرەو پێشچوونێکی زۆری بە خۆیەوە بینی. دیاردەی نەخوێندەواری و دزی و ڕاوڕوت و جاشایەتی لە کۆمارەکەدا بنبڕکران. چەندان گۆڤار و ڕۆژنامە و سینەما لە مەهابەت دامەزران کە ڕۆڵی سەرەکیان بینی لە هۆشیارکردنەوەی جەماوەردا. یەکێتی ئافرەتانی دیموکراتی کوردستان لەلایەن خاتومینا خێزانی پێشەوا قازی محەممەدەوە دامەزرا بۆ ئاشناکردنی ژنانی کورد بە ماف و دەستکەوتەکانیان. پێشەوا قازی محەممەد زانا و سەرکردەیەکی باڕەوشت بوو لە کۆمارەکەدا. گەندەڵی و بێڕەوشتی لە کۆمار و دام و دەستگاکانیدا نەهێشت. سەرنجامیش خوێنی خۆی کردە قوربانی جەماوەری بەژمەینەتی کورد و ئامادەی بەردەم پەتی سێدارە بوو بۆ ئەوەی حکوومەتی شاهەنشاهی ئێران خەڵکی سڤیل و بێتاوان شەهید نەکات. 22 ساڵی 1997 مادلین ئۆڵبرایت بە فەرمی بوو بە وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە مێژووی تەواوی ئەمریکاشدا بۆ یەکەم جار بوو ژنێگە و پۆستە وەربگرێت. مادلین ئۆڵبرایت لە ئاشتەوایی نێوان یەکێتی و پارتیدا ڕۆڵی سەرەکی گێڕا بۆ کۆتایی هێنان بە شەڕ و ناکۆکی و گرفتەکانی نێوانیان. 22 ساڵی 1998 دادگای دەستوری تورکیا فەرمانی دەرکرد بە هەڵوەشاندنەوە و سڕکردنی تەواوی چالاکیە سیاسی و ئابوووریەکانی پارتی ڕەفای ئیسلامی بە سەرۆکایەتی نەجمەدین ئەربەکانی کەسایەتی ئیسلامی. ئەوەش بەهۆی کاریگەری و سەرکەوتنی ئەو حیزبە لە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە لە هەڵبژاردنەکانی شارەوانی و پەرلەماندا. نەجمەدین ئەربەکان کەسایەتێکی کاریزمی و سیاسێکی لەهاتوو بوو. هەوڵی دەدا لە ڕێ حیزبەکەیەوە لە پەرلەمانەوە کار بۆ چاکسازی کۆمەڵگە بکات و کاریگەریە نێگەتیڤەکانی عەلمانیەت بەسەر کۆمەڵگەوە لا ببات. بۆ ئەو مەبەستە جەماوەری تورکیا بە گوڕوتینەوە دەنگیان بە حیزب و بەرنامەکەی ئەربەکاندا. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بنەماکانی سەرکەوتنی منداڵ لە قوتابخانەدا بە تایبەتی لەم دەور و زەمانەی ئێستش کە منداڵان تێدان بە دڵنیاییەوە هەندێک هۆکار گەلێک هەند کە لە ماڵەوە بە تایبەتی وایان کردووە کە منداڵ هێندەی بەوانەوە سەرقاڵ بێت بیری لای خوێندن و دەرس و داوامەکەی نەبێ. بە تایبەتی ئەمڕۆ تەکنەلۆژیا هۆکارێکی خراپە بۆی کە قوتابیان بە تایبەتی لە جیلی منداڵان سەرقاڵ دەکات بۆی کە بیر هۆشیان لای قوتابخانە و دەرس و داوامەکەیان نەمێنێت. بۆ قسەکردن لەسەر کامانن ئەو بنەمانەی کە منداڵ لە قوتابخانەدا سەرکەوتنەکانی بەدەستدێن یاخود سەرکەوتوو دەبێ قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد ساڵح پسپۆڕی پەروەردەیی. مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەخێربەی سپاس بۆ تۆش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین بنەماکانی سەرکەوتنی منداڵ لە قوتابخانە چی و چین؟ پێشەکی سپاسان دەکەم. زۆر بەخێر سپاس بۆ ئەم تەوەرە گرنگە. بەر لە هەموو شتێ ئێمە بە بزانین کە مەسەلەی سەرکەوتن یان سەرنەکەوتنی منداڵ لە قوتابخانە مانای ئەوە نییە قوتابیەک ئەگەر بێوێ سەرکەوێت لە قوتابخانە یاخود قوتابیەک کە سەرکەوێت لە قوتابخانە مانای ئەوە نیە ئیتر لە هەموو کایەکانی ژیان سەرکەوتووە بێت و قوتابیەک ئەگەر سەر نەکەوێت لە قوتابخانە لە وانەکانیدا مانای ئەوە نییە کە لە کایەکانی تری ژیان سەرکەوتوو نابێت. بەڵام ئێمە تەوەرەکەمان بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە چۆن یان ئەو بنەمایانە ئەو هۆکارانە چین کە مناڵ وا لێ ئەکا لە قوتابخانە سەرکەوتوو بێت. تایبەت یەکەین بە قوتابخانە و باسی ئەو هۆکارانە ئەکەین کەوە وا لە منداڵەکە لە قوتابخانە سەرکەوتوو بێ
یان ئەگەر پێچەوانەکەی وەرگێت سەرکەوتو نابێت ئەو مناڵە لە قوتابخانە. بە لە هەموو شتێ ئەبێ بزانین هەندێک هۆکارگەل هەن هیچ کاتێک سەرکەوتن وێنەی سەرکەوتن لە چەند خاڵێک پێکاتوە کاتێک کەسێک ئەبینی یان مناڵەکە بینی یان کەسێکی سەرکەوتووە بینی لە ژیانە یان یاخۆ لە قوتابخانە مناڵەکە بینی سەرکەوتووە ئەمە هەندێک هۆکار و پاڵمەر هەن لە پشتەوە لە پشتی ئەم سەرکەوتنی ئەم مناڵەوە. ومەفروزە هەموو کە سوکاری منداڵ یا کە سوکاری قوتابی ئەمە بزانێ و لەگەڵ مامۆسایانی بەڕێز پێویستە ئەم زانیاریانەی لابێ سەرکەوتنی قوتابی لە قوتابخانە ئەو بنەمانەی کە وایە بەر لە هەموو شتێک دەین لە ژینگەی خێزانەوە دەست پێ یەکەین. بێگومان یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان کە وا لە منداڵەکە لە قوتابخانە یاخود لە دەرەوەی ماڵ سەرکەوتو بێ ژینگەی خێزانە. ژینگەی خێزان پێک هاتووە لە چەندیوێک ئەویش بۆ نمونە کارکتەری سەرەکی دایباب و گەورەکان لە ناو ماڵە. ئێمە بزانین کە منداڵ هەمیشە ئارزوی ئەوە ئەکات تەقلید یان لاسایی کەسە گەورەکان بکاتەوە و نزیکترینەکانیان بە تایبەت دایک یان باوک کچ ئارزوەکات لاسایی دایکی بکاتەوە و کوڕیش ئارزوەکات لاسایی باوکی بکاتەوە. بۆیە زۆر جار یان دووبارەی ئەو کردە و هەڵسوکەوتوانی دایک و باوکیان بکەنەوە. بۆیە زۆر جار ئەبینی باوکێک چۆن لە چ دۆخێکی سەرکەوت نابێت کاریگەری ئەکاتە سەر مناڵەکە و ئەم کارکتەری گەورەکان یان دایبابەکان لە ماڵەوە کاریگەری ڕاستەوخۆ ئەکاتە سەر کەسایەتی مناڵەکە. کاتێ مناڵ ئەبینێت باوکێکی سەرکەوتو هەیە ئەمیش بۆ خۆی لا ئیرادی و بێ ئەوەی خۆی مەبەستی بێت خۆی ئەکەوێتە ناو ئەو دۆخەوە. بۆیە ئەبینی سەرەکەیت ئەگەر تێبینی بکەیت ئەگەر بپرسیت یان مەسەن کاتێک ئەبینی خێزانێک بەگشتی خێزانێکی خوێنەوارن ئەبینی خێزانێک بەگشتی خێزانێکی خوێنەوار نین. ئەمانە هەمووی هۆکار هاتووەتە خوار و بۆکو باڵین جۆرێک لە وراسی لێ دێت. بۆیە ئەو دایک و باوکانەی کەوا خۆیان سەرکەوتون کاریگەری ناڕاستەوخۆ ئەکەنە سەر منداڵەکان بۆ ئەوەی ئەوانیش بە هەمان ڕێچکەیە بڕۆن. ئەمە یەکێک لە هۆکارەکان. هۆکارێکی تر لە ناو خێزانە تەبایی نێوان ئەندامانی خێزانە. ئێمە هەمیشەوە ئازانین لە قوتابخانەیە بۆچی مناڵەکەمان زۆر جار ئەو پرسیارە ڕوبەڕووی ئەبینەوە بۆچی زۆر جار ئێمە تووشی ئەم حاڵەتە ئەبین ئەم پرسیارە وەکو بەڕێوەری قوتابخانەیە یانی زۆر جار ڕوبەڕووی ئەو پرسیارە ئەبینەوە مامۆستا منداڵەکەمان زۆر سەعیەکە زۆر هەوڵەیە بەڵام کاتێکێتە قوتابخانە ئەو ئەنجامە بەدەست نایەنێت کە بەدڵی ئێمە نییە. خەڵکەکە بەجددی لە دوای هۆکارەکان ناگەڕێت کە هۆکارەکەی بەشێکی پەیوەندی هەیە بە خێزانەکە خۆیەوە. وتمان تەبایی ئەندامانی خێزانەکە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر ئەو خێزانانی کەوا کێشە و مەشاکیلیان هەیە بەگشتی مناڵەکانیان ناسەرکەوتون لە ناو قوتابخانەیە یاخود ئەو خێزانانی کەوا لە ناو خێزانەکە ڕێچکەیەکی ینی ڕێسایەکیان بنەمایەکی ڕێساییتیان نیە. هەندێک خێزانمان هەیە نافەرمین یان با بڵێن هەندێک خێزانمان هەیە خێزانی فەرمی پێڵێن کە ئێمە پێی ئەڵێن خێزانی خاوەن ڕێسا. ئەو خێزانەی کەوا خاوەن ڕێسان و هەندێک تەنزیم و ڕێخستنی کات و کاتی خواردن و کاتی هەستان و چوونە دەرەوەی مناڵ و هاتنە دەرەوەی و هەڵبژاردننی هاوڕێ و هەموو ئەمانە کۆبنەوە لە خێزانەکە پێی ئوترێ خێزانی خاوەن ڕێسا. بۆیە ئەو مناڵ ئەو خێزانانی کەوا خاوەن ڕێسان مناڵیان سەرکەوتوترە لەو خێزانانی کەوا پێیان ئەوترێ خێزانی ڕێگە پێدە. مەرجە هەرکەسی ترم ڕێسایی هەبێ یاخۆت چۆن بڵێ لە باوکیەوە گەر باوکی بۆ نمونە قودوەیەک بێ ئیلا دەبێ منداڵەکەش شوێن پێی باوکی بکەوێت یا شوێن پێ و ڕێسایانە بکەوێت. هەندێک حاڵەتیشمانەیە کە بۆ نمونە بێ پێچەوانەوەی وانە بۆ مناڵەکە شوێن پێی باوکی هەڵنەگرتووە یاخۆت ڕێساکانی ماڵەوە شکاندووە. هۆکارەکانی ترازانیان منداڵەچین. ئێمە باسمان کردمان ئەو ئەمانە هۆکارگەلێکن بە هەمویان وا لە منداڵەکەکەن لە قوتابخانە سەرکەوتو بێت. ڕەنگ مەرج نییە لە شوێنێکە ئەگەر یەکێک لەم بابەتانە لە بنەمایانە نەبێ ئیتر مناڵەکە سەرکەوتو نەبێت. زۆر جار بینی لە ناو خێزانێکیشە خێزانێکی کۆی خێزانەکە نەخوێنەوارە یا ما بڵێن ئاستی ڕۆشنبیریان لە ئاستێکی پێویستانە کە چی بینی کەسێکیان تیاڵ کەوتووە کەسێکی ئەوەیە. ئەمانە دیتە دەرەوە باسی ژینگەی دەرەوەکەین کە گۆڕانکاری دروستە بێت لە دەرەوەی ماڵە خێزانەکە. زۆر جار ئەو منداڵە هۆکاری هاوڕێ هەیە دوای مامۆستا دوای قوتابخانە. ئێستا وەردەورداچینە باسی ئەگەر دەرفەتە بێت
باسی ئەو هۆکارانی ترەکەین مەرج نییە ئەو خێزانانێکەوە دایک و باوکەکە خۆیان سەرکەوتنی در هەموو مناڵەکانیان سەرکەون بەڵام وتمان ئەمە هۆکارێکە لە هۆکاری دیکە چین بەڵێ خاڵی دوم لە ناو خێزانە تەرخانکردنی کات لەلایەن دایبا بۆ منداڵ ئێمە زۆر جار بە حکمی ئەوەی کە ئێستا خەڵک سەرقاڵی وەزیفە و کاروبار و سەرقاڵی ئەوەیە کە کاتەکانی زۆربەی لە دەرەوەیە بۆیە ئەبینین دایک و باوکان ئەوەندە کات بۆ منداڵەکان تەرخان ناکەن ئەبینین ئەو منداڵانەیەکەوە لە ماڵەوە فەرامۆش ئەکرێن کاتێک لە قوتابخانە هێتەوە وەکو پێویست لێپرسینەوەی لەگەڵا ناکرێت وەکو پێویست چاودێری ناکرێت دەربارەی قوتابخانەوە بابەتەکانەوەی کەوا لە قوتابخانە خوێندوێتی و سەری لەسەر کردووە کاتێک دێتەوە سەرێکی کە سوکاری قوتابی یان منداڵەکە یان دایک و باوکە با بڵێن سەرقاڵی وەزیفەی دەرەوەن و کاتێکیش دێنەوە ئەوەندە ماندوون ڕەنگە هەندێک جار خۆیان سەرقاڵی مەسەلی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و ئەم بابەتانە بکەن ئەمانە هەمووی کاریگەری ئەەکەنە سەر ئەوەی کە منداڵەکە کاتی نابێت کاتێک ئەو مناڵانی بەپی ئەزمموی ئێمە لە بواری پەروەردەیە ئەو منداڵانی کە باوکو دایکەکان کات تەرخانەکەن بۆ منداڵەکە جیاوازترن یان با بڵێن سەرکەوتوترن لەو مناڵانەیەکەوە دای بابەکانیان کەمتر کاتیان بۆ تەرخانەکەن ئەمە ژێکێکە لەو هۆکارانی کە هەر لە ناو خێزانایە بابەتێکی تر دێتە ئاراوە مەسەلەی یەکێکی تر لە بنەماکانی سەرکەوتنی مناڵ ئەگەر بمانەوە مناڵەکانمان سەرکەوتو بێ ئەبێ هەنگاو بنین بۆ ئەوەی کاریگەریە نەرێنیە خراپەکانی تەکنۆلۆژیا کەم بکەینەوە لەسەر من ئێمە ناتوانین بڵێن ئێستا خێزانێک بێوێ یان کەسێک بێوێ یان دایبابێک بێوێ تەکنۆلۆژیا بە هەموو شێوێک دابڕێ لە مناڵەکە بە هیچ شێوەیەشتیوە ڕەنگە هەندێک بیر و بۆچوونی جیاوازترەوێ لە بۆچوونی ئێمە بەڵام ئێمە پێمان وایە مەسەلی تەکنۆلۆژیا وەکو پێویستیەک وایە ئێستا بۆ منداڵ بەڵام ئەبێ لە چوارچێوەیەکی دیاریکراوە بێت شێوازی بەکارهێنانی و کاتی بەکارهێنانی و چۆن بەکارهێنێت زۆر جار ئێمە ئامۆژگاریمان بۆ دایبابەکان ئەوەیە کە ناکرێ مناڵەکە داببڕێنی لەو تەکنۆلۆژیایەکە هەیە چونکە بەڕاستی کاتێک مناڵێک ئەبینی ئێستا نمونەیەکی بەسیط بێنینەوە منداڵێک لە شارێکی وەکو سلێمانیە هەموو تەکنۆلۆژیا و کەرەستە پێشکەوتەکانی دنیا ئەگەر لە بەردەستیا بێت بەراوردی بکە بە منداڵێک لە لادەیەکی دوورەدەست لەم کوردستانەیە سەیری ئاستیان بکە جیاوازی هۆش و بیرکردنەوە دنیابینیان جیاوازە زۆر جیاوازە بۆیە ناکرێ منداڵ داببڕێنی لە مەسەلی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و ئەو کەرەستۆ پێداویستیانەیەکەوە هۆکارە بۆ بەجیهانی بوون بەڵام ئەکرێ کاریگەری نەرێنەکانی کەم بکەیتەوە چۆن ئەگەر کاتی بۆ دیاری بکرێ و دایبا پێویستە بزانێ منداڵەکەی چی بەکارهێنێت و چی سایتێکە کاتەوە ئێمە نەهێڵین سایتە خراپەکان بکاتەوە ئەو سەرنجام خراپی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمەدا هەر وەزیرێک دێ هەرچی کار و شتە باشەکانی وەزیرەکەی پێش خۆیەتی ئەیسرێتەوە یان بۆ منە باز لە خراپی پرۆگرامی خوێندنی ئێمە دەکرێت لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکە لە ناوەڕۆک و شێوازی پرۆگرامەکە گۆڕێ لە کاتێکا وڵاتانی پێشکەوتو تەنها لە ڕووی تەکنیک و ڕواڵەت و دیزاینەوە ینی دەستکاری پرۆگرامی خۆیانەکەن چونکە پرۆگرامەکەیان لا پیرۆزە بەڵام ئێمە لە مەدای 15 ساڵی ڕابردووی دوای هاتنی ئەمریکا ئەنی دەیان جار پرۆگراممان لە سویدیەوە کرد بە ئینگلیزی لە ئینگلیزیەوە کردمانەوە بە کوردی بەجای لە جۆرەکان سەریشمان لە قوتابی شیاندووە تا چەند پرۆسەی پەروەردە و فێرکردن یا بە شێوەیەکی گشتی حکومڕانی لە هەرێمی کوردستان هۆکاری ئەو بووە مناڵی ئەمە سەرکەوتوو نەبێ ئەوش کاریگەری خۆی هەیە بەڵام ئێمە بابەتەکەی خۆمان ئەوە بکەین دوای لەسەر بابەتیەوەی کە سیستەمیش بەشێکە لە سیستەمی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان هۆکارە و بەشێکە لە سەرکەوتنیان سەرنەکەوتنی قوتابی لە قوتابخانەدا ئەویش هەر یەکێکە لە بنەماکانی سەرکەوتنی مناڵ بەڵام ئێمە لە ناو خێزانە باسی تەکنۆلۆژیامان کرد ئەوش کاریگەری تایبەتی خۆی هەیە بۆیە ئەکرێ دایبابەکان بە شێوازێکی تایبەت و بە شێوازێکی ڕێکخرا و بێڵە مناڵەکان مەسەلی تەکنۆلۆژیا بەکاربێنن کاتی بۆ تەرخان بکەن بۆی کاریگەری نەکات سەر هۆش و بیر و عقلێتیان ئەبین ئەو مناڵانی کە زۆر ئایپاد و مەسەلی تەکنۆلۆژیا زۆر بەکارهێنن ئەبین جیاوازیان لەگەڵ منداڵی ترە لە قوتابخانە هەمیشە خەواڵون هەمیشە جۆرێک لە تووشی حاڵەتێکی نزیک بۆتەوە لە ئۆتیزم نا بەڵام نەخۆشیێک پێڵێن فرەجوڵی کەم تەرکیز یان تووشی حاڵەتەکە بێت جۆرێک لە
وڕبوونی پێوە دیارە و مناڵانەی کەوا زۆر مەسلەی ئایپاد و ئەوە بەکارهێنن بەڵام ئەکرێ مناڵەکان لە چوارچەوێکی دیاریکراوە لەلایەن دایبابەکانەوە بۆیان دیاری بکرێت و چۆن بەکارهێنن لە شەو ڕۆژێکە چەند ساعت باشتر وایە لە کاتژمێرێک زیاتر تێنەپەڕێت لە شەو ڕۆژەکە لە کاتژمێرێک زیاتر تێنەپەڕێ و ئەو کاتژمێرە دەژێت چاودێریا و بزانن چی بابەتێک بەکارهێنرێ بکرێشتی مناڵانەوە ئەو شتانێکەوە سوودی لێ بینێت ئەو وەکل لە ڕووی لەهجەوە بێ زمان بێت یان هەر بابەتێکی تر بێت کە مناڵەکە چێژی لێ بینێ ئاساییە ئێمە بیرمان نەچێت ئێستا بووە بە یاریکردنی مناڵ ینی بووە تا بابەتێک کە پێویستی مناڵە ئێمە جاران مەسەڵەن یاریمان هەبوو یاری سادە ئێمە لە تەمەنی ئێمەیە یاری هەبوو بۆ کوڕ مەسەڵەن هەلوکێن هەبوو هەڵماتیان هەبوو بۆ ئەم شتە سادانە هەبوو ئێمە لەوە بیرکردنەوەی تیانە بوو هەر جەستە و ئەوانەوەی بەڵام ئێستا ئەو یارانەی مناڵی کات هەمووی بیرکردنەوەی تایە تەختیتی تایە پلانی تایە ئەمە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە مناڵەکە تەرکیزی زیاد دەکات تەرکیز بەکارهێنێ سوودی لێ بینێ بەڵام بەمەرجێک وتم لە چوارچێوە بێکەوە کاریگەری خراپی نەبێت چونکە شێوازی بەکارهێنانی کاریگەری زۆر خراپێ بێ وەک باسم کرد ئەو مناڵانەی کەوا تەکنۆلۆژیا زۆر بەکارهێنن زۆر ئایپاد بەکارهێنن ئاستیان لە خوار ئەو مناڵانەوەیە کەوا کەمتر بەکارهێنن زۆر باشە مامۆستاکاتەوە بین وەک کاگرا زاماژێ دێنە سەر بابەتی ناو قوتابخانە ناو قوتابخانە لە نێوان قوتابخانە بۆ قوتابخانە بۆ خێزان شتێکەیە پێی ئەوترێ پەیوەندی نێوان دایبا بۆ قوتابخانە ئەمیش کاریگەری خۆی هەیە ئێمە تێبینیمان کردووە ئەو هۆکارانە منداڵ ئەو مناڵانەی کەوا دایک و باوکیان پەیوەندیکی باشان لەگەڵ قوتابخانە تەمان قوتابخانە پێکاتووە لە کێوچێ بەڕێوەبەری قوتابخانە یاریدەدەری قوتابخانە پێکاتووە لە مامۆستایان و کارمەندانی قوتابخانە زایدەن بینای قوتابخانەکە ئەو خێزانانی کە پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ قوتابخانەیە ئاستی منداڵەکانیان جیاوازترە لەگەڵ ئەو منداڵانەی کەوا کە سوکارەکان هیچ جۆرە پەیوەندیەک یان پەیوەندیکیان لە ئاستێکی زۆر نزمایە لەگەڵ قوتابخانەیە ئەمە چی دروستە بێ بۆ ئێمە بێگومان کە دایک و باوکان کە پەیوەندیانە بێ لەگەڵ کە سوکاری لەگەڵ مامۆسایانە لە ڕێگای وانەوتنەوە لە ڕێگای وانەوتنەوەی مامۆساکە تێگەن کە چۆن ئەمە مامۆسایە چۆن وانەکە ئەڵێتەوە و لە سیستەمەکە تێگەن و لە ناو ژینگەی پۆلەکە تێگەن و تێگەن وردە وردە مەسەن لە کەسایەتی مامۆساکە تێگەن ئەمانە هەمووی لە داواکاری مامۆساکە لە داواکاری مەنهەجەکە لەمانە هەمووی تێگەن بۆیە ئەبن بە پاڵپشتێک لە ماڵەوە بووی بەڵام خێزانێک کە هیچ پەیوەندیەکی لەگەڵ کە سوکاری لەگەڵ مامۆسایانە بێت لەگەڵ پەیوەندیەکی لەگەڵ قوتابخانەیانە بێت ئەم بابەتە نازانێت ڕوون نییە لە لای بۆیە نازانێت کاتێک لە ماڵەوە وانەیەکی پێڵێتەوە یان ئەوێ پشتگیری بکات لە ماڵەوە کاتێکی بۆ تەرخانەکات سەرەکی منداڵەکە لە قوتابخانە بە شێوازێکی تر دەرسی پێوترێتەوە وانەکەی بە شێوازێکی تر پێوترێتەوە تەناقوزێک دروستە بێت لە بینی پەروەردە یان پێدانی زانیاری لە قوتابخانە و پێدانی زانیاری لە ماڵەوە تەناقوزێک دروستە بێ و بەریەککەوتنێک دروستە بێ ئەمە بێتە هۆکارەوەی کە مناڵەکە نازانێت باسی چێکە زۆر جار و حاڵتەژمان توش بووە یعنی هاتوون کە سوکاری قوتابی هاتووە بۆ قوتابخانە لە مامۆستا من زۆر لە ماڵەوە خۆم لەگەڵا ماندووەکەم بەڵام کاتێک دێتە قوتابخانە ئاستی نزمەیان بەو شێوەیەکە من پێشبینیەکەم ئەمە نەتیجەوەی تێنەگەیشتنە لە نێوان قوتابخانە و کە سوکاری قوتابخان دێنە ناو قوتابخانە بابەتێکی ترمان هەیە کەسایەتی مامۆستا کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سەرکەوتنی مناڵ لە ڕووی پەروەردەی و لە ڕووی زانستیەوە بۆ منداڵ بۆ قوتاب دەبێ و مامۆستایە چۆن مامۆستایەک بێت هەمیشە مامۆستا قدووە بووە ئێمە مناڵ ئەبێ بزانین کە هەمیشە ئەوێ لاسایی کەسێک بکاتەوە ئەوێ لە دوای کەسێکەوە بڕوە ئەوێ ڕۆڵ مۆدێلێکی هەبێت بۆ ئەوەی وەکو ئەو دەرچێت بەڵام کێن ئەوانەی کەوا وا لە منداڵەکەکەن بمن بە ڕۆڵ مۆدێلی منداڵەکە لە ماڵەوە دایباب کاریگەری ڕاستەوخۆی و باسمان کرد لە قوتابخانە مامۆستا و کارمەندانی قوتابخانە هەمویان هەریەکەیان ئەبن بە ڕۆڵ مۆدێلێکی منداڵەکە بۆیە زۆر جار ئەبینی ئەڵێن هێشتا مامۆستاکەی نەناسیوە تەنها ئەزانێت کە مامۆستایەکەی مامۆستایەکی باشە ئەڵێ مامۆستا باشە کەم خۆشەوێ ئەڵێ مامۆستا جوانەکەم خۆشەوێ مامۆستا ڕێک و پێکەکەم خۆشێ ئەو مامۆستایم خۆشەوێت کە باوەشم پیاکە بۆی ئەمانە کاریگەری دەرونی لای مناڵەکە دروستەکە و باگراوندێک لە مێشکی منداڵەکە دروستەکە ئەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی حەزی لە قوتابخانە کەسایەتی مامۆستا ئێمە هەمیشە وتومانە
ئەبێ مامۆستا جیاوازی هەبێ لەگەڵ کۆمەڵگە، ئەبێ مامۆستا جیاوازی هەبێ لەگەڵ خەڵکی ناو کۆمەڵە و لە خەڵکیی بازاڕی لە دەرەوەی قوتابخانە بێ کەسایەتێکی زۆر تایبەتی هەبێ لە بەرەوەی ئەو ئیش لەسەر منداڵەکە، ئەوش لەسەر کەسەکە، ئیش لەسەر مرۆڤەکات، ئەو وەکو هیچ پیشەیەکی تر نییە کە ئیش لەسەر کەرەستە و بابەتی ترەکەن. بەڵام باشانسا زۆر بە کورتی چکە دەرفەتمان نەماوە سیستەمەکە چ کاریگەریکی وەک لە پرسیارەی کاگرازی ژات بوو تابان زۆم سیستەمانە دەگۆڕێن سیستەمی پەروەردەی وەروەها کەرەستە و جۆری بینا و هەموو ئەمانەکە لە منهج لە بەردەسی قوتابی هەیە چ کاریگەریکی بەسەر سەرکەوتنەکانی قوتابیدا. بەڵێ طبعاً ڕێژەی قوتابی لە پۆلا کاریگەری تایبەتی خۆیە، ئەگەر قوتابی لە پۆلا ڕێژەی دابەزێ ئاستی سەرکەوتنی مناڵ لە قوتابخانە یان لە پۆلا بەرز بێتەوە بۆ پێچوانەشەوە ئەگەر ڕێژەی قوتابی لە پۆلا بەرز بێتەوە ئاستی زانستی لەو پۆلەیە دابەزێتە خوارەوە. ئەمە زۆر جار لە دەسەڵاتی ئەمەیانە ئەمە پەیوەندی هەیە بە مەسەلەی پرۆگرامی حکوومەت خۆیەوە یان شێوازی بینای قوتابخانەکە هەم بە هەمان شێوە کاریگەری هەیە لە ڕووی دەرونیەوە چکە بەشێک لە بیناکان وەکو سجنێکوان بەڕاستی بۆ منداڵ هیچ شتێکیتیانە لایەنێکی تەرفیهیتیانەکە منداڵەکە ئارەزووی بکە بچێت بۆ قوتابخانەکە ئەوش کاریگەری خۆی هەیە. بۆ مەسەلەی سیستەمەکەش ئەبێ بزانین بابەتی سیستەم ئەکرێ بگۆڕێ و سابت بێت، بەڵام ناشکرێ ئێمە لە دۆخێکا سیستەمەکە بهێڵێتەوە و حکوومەت سیستەمەکە بهێڵێتەوە و هیچ گۆڕانکاریی بەسەرانەکە. ڕەنگە هەندێک کاریگەری باش و خراپی هەبێت لایەنی سلبی و ئیجابیاتی هەیە، ئەم سیستەمە ئێستا بۆ ئێستا پێویستەکات سیستەمەکەوا بێ، بەڵام هەندێک هەڵە ڕوویدا نازانم ئێمە پێمان وا بوو ینی ئەکرا مەسەڵەن سیستەمی ئینگلیزیەکە گۆڕا، سیستەمێکی ئینگلیزی بوو دوای گۆڕا وەکو مامۆستا ئاماژەی پێدا کرایەوە بە کوردی دوای کوردێکە و فتری کرێتەوە بە ئینگلیزی. ئەمانە حاڵەتی ئەوە ڕوەدا وەکو هەیەجانێک لە مەسەلەی پەروەردە و تعلیمان ڕوەدا لەناو قوتابخانەکانە کاریگەریە کاتە سەر منداڵ ئەو منداڵانێکەوە ببرە ئەو منداڵانێکەوە هاتوون بە سیستەمی ئینگلیزیەکە هاتوون تا قۆناغی پۆلی 4 و 5 وانە ڕۆشتون کاریگەری هەیە ئێستا بوونەتەوە بە کوردی دووبارە ئەبێ ئەو بابەتە بە کوردی وەرگرنەوە دووبارە بێ پێداچوونەوە بە بابەتانە بکەن. ئەمانە هەمووی کاریگەری ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە لەسەر سەرکەوتنی مناڵەکە. زایدەن بیرمان نەچێ بابەتێکی زۆر هەستیار و گرنگ هەیە ئەبێ هەموو منداڵێک و خێزانێک بزانێت کە دەربارەی ئەم بابەت ئەویش هونەری کۆششکردنە. هونەری کۆشکردن کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ینی چۆنەتی سەعیکردن، کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سەرکەوتنی مناڵەکە. مناڵانەی بە تەنزیم دڵشاد ساڵح سپۆری نەتەوەی ببوورە پەروەردەی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بە ئامادەبوون. زۆر سپاس بەڵێ خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێک و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە پرۆگرامی پەیامی ڕۆژەدەی. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کار و خزمەتەکانی پەیمانگای هونەری بەرگری بەر لەوەی بچینە لای تەوەرەکەمان وە قسە و باسی زیاتر لەسەر کار و خزمەت و شێوازی مەشقکردنەکانیان بزانین. راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەیە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. پەیمانگای هونەری بەرگری لە شاری سلەیمانی نزیکەی 30 ساڵە خزمەت بە بواری وەرزش دەکات لە یاریە هونەرە بەرگریەکان تا ئێستاش چەندین یاریزان و ڕاهێنەری لە سەراستی شاری سلەیمانی کوردستان دروست کردووە و بەشداری چەندین پاڵەوانێتیشیان کردووە و ئەنجامی بەرچاویشیان بەدەستهێناوە. پەیمانگاکە لەسەر دەستی مامۆستا کرمانچ عومەری کۆچکردو لە ساڵی 1990ەوە دامەزراوە و تا ئێستاش لەلایەن ئەنوەر فەرەج وەک بەڕێوبەری پەیمانگا و شۆڕش ماڵکەریم بەڕێوبەری کارگێڕی و سالار تاڵیب وەک سەرپەرشتیاری گشتی ڕاهێنەران خزمەت بە بواری وەرزش دەکەن لە یاریە هونەرە بەرگریەکان. ئێمە بە پێی شێوازی ستاندارد تەمرینەکان ئەوترێتەوە، هەم کۆنتاکتمان هەیە لەگەڵ دەرەوەی وڵاتە، هەم تەمرینەکان بە شێوازی جیاواز ئەوترێتەوە بۆ ئەست و تەمەنەکان، بۆ نمونە بۆ تازە پێگەیشتوان، بۆ ئاستی مامناوان، بۆ ئاستی پێشکەوتوان، بۆ ئاستی سەرەتایی، بۆ ئەو کەسانەش تەمرینمان هەیە جیاواز کە تەمەنێکیان هەیەویەن تەنها بۆ ئەوەیەت حەزەکات وەکو تەمرینێکی ڕەشاقە یاریەکە بکات. ئەم ئاست و شێوازی تەمرینانەمان جیاوازە.
بۆ هەموو ئاستەکان ئەتوانم بڵێم شێوازێکی جیاواز تەمرینمان هەیە. ئێمە یاریەکان و کۆنفۆ شاوڵینمان هەیە، وش و سەندایمان هەیە، کیک بۆکسینمان هەیە. ئەم سێ شێوازی ئوسلوبە یاریەمان هەیە لە ناو قەعەکەی پەیمانگای هونەری بەرگریە. هەرێکەش تەمرینی تایبەت بەخۆی هەیە. لە پەیمانگای هونەری بەرگریدا لە سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی 15 ڕاهێنەر ئەرکی مەشقەکانیان گرتوۆتە دەست بۆ ئاستەکانی سەرەتایی و ناوەند و پێشکەوتوو کە بە شێوازێکی ستانداری جیهانی مەشقەکانیان دەڵێنەوە. لە ئاستی مناڵانیش تا گەورە بەبێ جیاوازی بیر و بۆچوون و ڕەنگەکان مەشق ئەنجام دەدەن. وەرزش ئەگەر ئێمە پێێت و وەرزش بکەین و وەرزشەوان بەردەوام بین جسمێکی و لەشێکی باشمان ئەبێت و بەهێز و پتەوە بین. ڕەنگە ئێمە لە ڕووی تەمەنەوە ئەگەر بێت و وەرزش بکەین یعنی کەمتر تەمەنمان پێوە دیار بێت و ئەگەر هات و ئەگەر تۆ وەرزشی نەکرد لە ڕوەرتەکەەوە دیار تەمەنی زیاتر دەرەکەوێت. بەڵام من ئەوە نەبووتێ ڕێگەی لەوەی کە من چەندین ساڵ یاریەکەم قۆناغەکانی یاریکردنەکانم مرحلە بە مرحلە تێپەڕاندووە بەسەرکەوتیش الحەمدولله و هیچ ڕێگەی نەبووە لە ئەوەی کە نەتوانم یاری بکەم بگرە بەعکسەوە و هەموو کات وها دەرکە خۆم نیشانە هەموو کاتی بە هەر ینی بە هەموو جدیەکیشەوە زۆر بڕوان بەخۆم هەبووە کە سەرکەوتیشم بەدەستێنا و الحەمدولله تا ئیسەی هەر بەردەوام و ئینشاءالله ئەگەر تەمەن درێژکە ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە بەردەوام ئەمە هەتا دو هەناسەی خۆ. بەڵام لە ڕووی فکریەوە و لە ڕووی مێشکەوە زیاتر ئەگەر یاری بکەی بۆ وڵاتانی تر یاری ئەکەن ئێمە چیمان ناوە کەمترە بۆ ئێمە نەتوان یاری بکەین یانی ئەوان لە ئێمە چیان زیاترە هەروکێمە بەشەرن وەکو ئێمە مرۆڤن بەڵام یاریکردن لە ئەگەر ئێمە میلەتی کورد ئەگەر یاریکەن میلەتی کورد ئێمە زیاتر ئاسامان گەرمە بەڵام یاریکردن یعنی بەڕای من ئەگەر خەڵک یاری بکات من داوا لە خەڵکی کوردستانەکەم یعنی لە ڕووی مێشکەوە هادی ئەبێت یعنی لەسەر خۆ ئەبێت ئەتوانێت یعنی زاڵی بەسەر مشکلەکانی ژیانیا و هەر بتوانێت یارمەتی دەوروبەری خۆشی بات. دووسە یاریزان لە سێ کاتی جیاوازدا مەشقەکانیان لەلایەن سێ ڕاهێنەری بازمون و خاوەن بڕوانامەوە پێدەوترێتەوە و یاریزانانیش باز لەوە دەکەن کە سوودێکی زۆریان لەم پەیمانگایە بینیوە بەتایبەتی لە ڕووی تەندروستیەوە. یاری هونەری کۆنفۆشاوڵین هەڵبەت هونەرێکی زۆر بەهێزە هەم بۆ بەهێزکردنی جەستە هەم بۆ مێشک و هەم پەروەردە و ڕێزگرتنیشە بەداخەوە تا ڕادەیەک خەڵکی ئێمە تۆزێک هەڵە لەم یاری تێگەیشتەوە وازانەیە کە تۆ کۆنفۆەکەی بە نوعی تر تێگا بەڵام عکسەوە خۆی کۆنفۆ ئاشتیە و چەکێکی سپیە تۆ هەموو کاتێ پێێتە و لە ڕووی داوەزانی کێشەوە زۆر یارمەتیتەیە و جەستەش بەهێزەکات. من کێشم زۆر بوو پێشەوەی بێم بۆ ئێرە ئەم یاریە زۆر یارمەتیام لەوەی کە کێشم دابەزێن و لە ڕووی جەستەیشەوە زۆر سوودم لێ بینیوە. لە 2019 دەستم کردە بەم یاریە لە شولارێکی جوانت پێ ئەبەخشێت یاریەکی زۆر خۆشە داوا لە هاوڕێنەکان مەکەم هەموو جارێ بێن بۆ ئەم یاریە. ئەو کاتێک کە من هاتم 2018 من لێرەوەم ئەو کاتەی تەمەنیشم 6 ساڵ بوو ئەو کاتەی گەهین بوو پشتێنێکیشم بەدەست هێناوە پشتێنێکی سپین بەدەست هێناوە هیوادارم هاوڕەکانیشم لە مەکتەبەوە لە بەردەرگاش بێن بۆ هونەری بەرگری پەیمانگای هونەری بەرگری حەزم لێ بووە یەکەم جار کە هاتم زۆرم حەز لێ بوو. پەیمانگای هونەری بەرگری جگە لە شاری سلێمانی لە قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانیش نۆ بنکە و لقی هەیە و 15 ڕاهێنەر بەشق بە زیاتر لە 500 فێرخواز و یاریزان بۆ سەرجەم ئاسەکان دەڵێنەوە. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. لە ساڵی 1991ەوە پەیمانگای هونەری بەرگری بنیادنراوە لە شاری سلێمانی. هەتا ئێستام پەیمانگایە لە خزمەت فێرخوازانە ئەوانەی کە حەز و ئارەزویان بۆ هونەرەکانی بەرگری هەیە بەگشتی وەک لە راپۆرتەکەشا بینیتان کە بە ڕەحمەت بێت مامۆستا کرمانج عومەر بنیادی ئەم پەیمانگایی ناوە بۆ قسەکردن لەسەر کار و چالاکی و خزمەتەکانی پەیمانگای هونەری بەرگری لە تەوەری دووەمی پەیامی ڕۆژ میوانداری دوو لە بەرپرسە بەڕێزەکانی ئەم پەیمانگایەمان کردووە کە وشارێکە لا بەڕێزان کاک شۆڕش کەمال بەڕێوەری کارگەڕی پەیمانگای هونەری بەرگری وەروها بەڕێز کاک سالار تاالب سەرپەرشتیاری گشتی ڕایەنەری بەرگری هونەری لە سلێمانی. کاک شۆڕش کاک سەلار بەخێر بن. کاک شۆڕژەگە لێو دەست پێ بکەین پەیمانگای هونەری بەرگری
چی هەیە کە لە دەرەوەی راپۆرتەکە و لە قسەکانی منەگەرچی کورتەیەک بوو زیاتر پەیمانگای هونەری بناسیین. سپاسانەکەین بۆم دەرفەتە هەمیشە کەناڵە جوانەکەی پەیام لوتفی فەرموو و پەیمانگای زوو بەسە کردوێتەوە یەکەم جاری نییە لە خزمەتانە وەکو لە راپۆرتەکەش جەنابی شاماجد پێدا پەیمانگای هونەری بەرگری ساڵی 1991 لەسەر دەستی مامۆستای کۆچکرد و مامۆستا کرمانج عومەر خدر دامەزراوە هەتا ئێستا نزیکی 30 ساڵە ئەم پەیمانگایە بەردەوامە زیاتر مەبەستی دامەزانی ئەم پەیمانگایە خزمەتکردنی گەنج و لاوانی وڵات و نیشتیمانەکەی خۆمانە لەم ڕێگایەوە بتوانن بە توانەکانی خۆیان پەرە بدەن لە پەیمانگاکەی ئێمە. چەند کەستان پەروەردە کردو لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ڕەنگە ئامارێکی دەقیق نەبێت بەس هەیە ئێستا تەلەبەی ئێوە نەبوو بێت و لەناو هونەرەکانی بەرگریا بێت. ئێستا سواز بخواوەی کە بڵین ئێمە توانین هونەری کۆنفۆ هونەرێکە دایکانە بۆ هەموو هونەرەکانی تکە ئێستا دامەزان لەباری هونەری بەرگریە بەڵام ئەوەی کە پەیمانگای هونەری بەرگریە توان بڵێم لە ئاستە بەرزەکانی کە ئێستش لە پەیمانگایە کارناکە سواز بخوا قوتابی پەیمانگا بوو ئێستا ئاستی باشی هەیە و لە دەرەوە یاخود لە ناو نیشتیمانە پەرێ بەکارەکەی داوە. حالیان چەند قوتابیتان هەیە گەرچی لە هاوینان دیارە پەیمانگاکان جیاوازن و لە هاوینان قەرەباڵغتر بن بەس ئێستا کە وەرزی خوێندنە چەند قوتابیتان هەیە و ئاستەکانی تەمەنی قوتابیەکانتان چۆنن؟ لە ئێستا زیاتر لە 500 قوتابیمان هەیە تەنها لە ناوەندی شاری سلێمانی یا لە دەرەوە لە دەرەوە بە قەزا و ناحەکانەوە هەشت بڵێن لە قوبنکەمان هەیە بەڵام لە سلێمانیە 200 بۆ 250 یاریزانمان هەیە لە ئێستەیە کە بەردەوامە عادەتەن کە جەنابی شامەجد پێ لە خولی هاوینەکانە زیاترە بێ بۆی کە پشوو قوتابخانەیە تەمەنەکانی لە 6 ساڵەوە هەتا بەرەوسەر وەرەگرین. زۆر باش کاک سالار دووبارە بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت بەشەکانی پەیمانگای هونەری بەرگری چین کامە ئایا تەنها یەک جۆر مەشق و ڕاهێنانی تێدا دەکرێت یەکامان بەشە بوارە جیاوازەکانی دەستخۆشتان یەکەین بۆ سپاسانەکەین پەیمانگای هونەری بەرگری نەخێر یەک جۆر هونەر وەرزش ناکات پەیمانگای هونەر بەرگری کاتێکە لە سەردەمی مامۆستا کرمانجا بەڕەحمەت بێت پەیمانگا دامەزرا تەنها کۆنفۆ شاڵینەوە درایەوە هەتاوەکو 2005 لە دوای 2005 جوانە پەرەیدا بە قەزا و ناحیەکان ئەتر هەمە هونەرەکانی هەمووی لە خۆی گرت بەشی کاراتیمان کردەوانێ هەتا ساڵی 2007 کاراتی تیاوتراوە لە پەیمانگای هونەری بەرگرا تایکواندۆ ئێستا ڕاهێنەرەکەمان کە مامۆستا هێمن بوو لە تورکیا خوێنێت ینی ئاسێکی باشی هەبوو بەشی جمبازیشمانەوە توانێت بەڵام ڕاهێنەری جمبازیشمان ڕۆی ئێستا ئەوەی کە بکرێتانە بەشەکانی بتوڵاتمان هەیە ستایلی ساندا زایدەن کۆنفۆ شاوڵین لەگەڵ ستایلی تاولۆکانە خوێنین لە پەیمانگای هونەری بەرگرێت. کاتێکە فێرخوازێ دێتە نێو پەیمانگاکەوە ئایا ئێوە تەنها چاودێریەکی ئاساییەکەن یا بۆونە خۆتان ڕاهێنان و جۆری مەشقەکان و شێوازی هونەرەکانی فێرەکەن مەبەستمەوەیە زۆر جار کە دەچیتە هۆڵێکی یاری ئاسنەوە مامۆستاکە لەوە چە کۆمەڵشتی یاساییت پێ دەڵێ ئیدی هیچ خۆی هیچ عەلاقە و پەیوەندێکی بە یاریزانەکە یا فێرخوازەکەەوە نیوە ئایا لە پەیمانگای هونەری بەرگریش بەم شێوەیە پەیمانگای هونەری بەرگری کە هەچ کەسێک لەو فێرخوازانە کە سەرەتا دێن بۆ لامان بە چاوڕۆشنیانە دێنێ بۆ بەرامبەر بە هونەرەکە ئامانجی چییە؟ هەشتێک ئامانجت نەبووتیایە سەرکەوتوو نابیتایە ئێمە ئامانجێکی دێنێ پێ دەڵێن ئەڵێن ئامانجی تۆ ڕێگەکانی بۆ دیارەکەن ئامانجت ببی بە پاڵەوانێکی نێودەوڵەتی لەسەر ئاسی پاڵەوانەتی یاری بکەیت یا لەسەر ئاسی هونەرێکە یاری بکەیت ئامانجێکی بەرزت هەبێت یا لەسەرەوەی کە ببی بە ڕاهێنەرێکی سەرکەوتوو ئێمەم حەزانە ئەمسێ ئامانجەیە دەینە بەر حەزی فێرخوازەکە فێرخوازەکانیش کە وەرەگرین و قەناعەتیان پێکردن مەشقەکانیان پێ دەکەن جارێکە لە ڕووی دەرونی و جەستەیەوە ئامادەیانەکەن تەمرینەکە لە ڕووی پەروەردەیەوە پەروەردەیەکی بێزانەکەن هەر کەسێک هێت شەڕەنگێزە هەر لە ناخیا شەڕەنگێزی هەیە کێت حەزی لەو هونەرەیە لە ڕووی پەروەردەیەوە دامرکێنینەوە دایک و باوک یامان هەیە ئەڵێ لەوەتەی مناڵەکەمان لە لای ئێوەیە ئێستا دەرونیان زۆر ئارامە خۆی تا شەڕی نازانی شەڕیە پرۆژێسە کە شەڕەزدانی هێور بۆتوانێت ئەنی یەکێک لەوانەیە کە دەرونیان ئامادە دەکات هونەری کۆنفۆ ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ینی لە ئاسیاشە بە هەڵە تعبیرەکەن پێڵەن یاری نییە ئەمە هونەرێکە عیلمە یعنی شتێک نییە بە مانای کۆتایی ئەم هونەرە بێت بڵێ ئەمە یعنی ساڵانە عیلمی تێیە چکە هونەری کۆنفۆ لایانی دەرونیە فیزیکیە ئیش لەسەر جەستە ئینسانەکات مادام لە توبە علمێ کۆتایی نێت لە هونەرەکەشا کۆتایی نایەت
ئایا تەنها ئێوە کار لەسەر جگە لە بابەتی پەروەردەی کار لەسەر یانی ڕووک جسمیەکەوە دەکەن لەوەی کە جسمی ڕاهێنانی لەگەڵا بکەن فتح بک بتوانە بەرگری لە خۆی بکە یاخۆت لە ڕووی دەرونیشەوە کاریان لەسەر دەکەن لەوەی کە هونەرەکە بە هەندێک تایبەتی دەرونیەوە فەنی تایبەتی دەرونیەوە تێکەڵ دەکرێت. هونەری کۆنفۆ فێری پێشتی ئەساسی هەیە هەموو فێرخوازێک ئەمە خۆی ئامادەکە بە پێی مەرحەلەکە هەر مەرحەلە و شتێکی فێرەکرێت. مەرحەلەی سەرەتا کە هەیەت لە ڕووی دەرونیەوە ئامادەی ئەکەن بۆ هونەرەکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە. بەڵام هونەری کۆنفۆ ئەبێ پێنج شت هەبێت تەرکیزت هەبێت تەوازونت هەبێت توازنی خۆ ڕابگریت سرعەت هەبێت فێری سرعەت هەبێت تەکنیکەکان وەرگریت قووەتیشت هەبێت. ئەم پێنجتە زۆر ئەساسە بۆ هەموو هونەرە بەرگریەکان. یعنی کۆنفۆ شاولین لە کاتی دامەزرانیە لە کۆن و لە مەعبەدەکانی شاولینە ئیشان زۆر لەسەر ئەم پێنج خاڵە کردووە. ئێستا ئەم پێنج خاڵە لە عیلمەکانی تریش بەرجەستە بووە. یعنی تۆ هەر شتێک تەرکیزت نەبێت تەوازنت نەبێت تەوازنی جەستەیی تەرکیز تەکنیکیش نەبێت لەسەری و سرعەت نەبی لەگەڵ ینی ڕۆژگاری ئێستا زۆر سرعەت ڕوات یعنی عیلمەکان زۆر سەریعیەت ئەگەر قووەتیش نەبێت لەگەڵا دوا ئەکەویت. هونەری کۆنفۆ فێری ئەمانە دەکات. زۆر باشە کاک شۆڕش پەیمانگای هونەری بەرگری ئێستا پەیمانگایەکی فەرمیە بتوڵاتی چۆنە بەشداریکردنی لە بتوڵاتی لە ناوخۆ لە دەرەوە پشتیوانە داراییەکانتان ئەمە ئەمانە چۆن ئەم پەیمانگایە بەڕێواچێت. پەیمانگای هونەری بەرگری هەتا ئەم لەحزەیە لە پاش پشتیوانی خۆی پەروەردگار لەسەر پێی خۆی وەستاوە و لایەنی با بڵێن مادی پشتیوانی ئەو بەشە بڕەپارەکەمەیە کە ئێمە لە قوتابیەکانی وەرئەگرین ئەویش هەر بەشی ئەواکە کە بەشیش ناکە ئیدامەیەکیەوە پێبین یامەگەر ئەو شوێنە بەڕێزانی مەسە هاوکارمان بن وەکو هاوکاری هێنا لە لایەنی فەرمیەوە وەکو لیژنەی ئۆلۆمپی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریکی ئەمەی نەکردووە یاخود کەسێکی هەتا مامۆستا ڕێزەکانمان یەکێکی نییە بڵێ ئەمە موچەیەکی هەبێ دامەزرا بێ بۆ ئەم کارە هیچ شتێکی وامان نییە. پەیمانگای هونەری بەرگری ئێستا نێودەوڵەتیان ئەلحەمدولیلا ناسراوە هەرەوە نیە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە بێ یا عێراقا بێت بەڵێ بەشداری بتوڵەی ناوخۆیی و دەرەوەشی کردووە و ئەنجامی باشیشی هەبووە. بەڵام لێرەوە با بڵێن بەلایانی پەیوەندیدار بەداخەوە پەیمانگاکەمان چەند جار لەسەر ئاستی نادی و با بڵێن ڕێکخراوەکان پلەی یەکەمی بەدەستێناوە بەڵام وتویانە مادەم ئێوە نادینین مۆرکی نادیتان پێوەنیان ناوەکە نادی نییە ئەبێ بێنەوە خوارۆ دابەزێنرێ. بۆچی دایکن بە نادی؟ لەبەرەوەی ئێستا هەڵمان زۆر داوە کە بکرێ بە نادی بەڵام ئەو پاستاوە لایەنی پەیوەندیدار معنی بەو کارە ئەڵەن مۆڵەتی نادی نەماوە یاخۆ نادی ناکرێتەوە لە ئێستاە. ئایا هاوشێوەکانی ئێوە پاڵپشتی دارایی لە لیژنەی ئۆلۆمپیا لە جیهەتی وەزارەتە معنیەکان بەم کار لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن؟ بالفعل ئەوەی کە نادی بە ئێستا با بڵێن موچەی دیاریکراوی خۆی هەیە هەماوزیا بە زمانێکی کە بڵێن ئەوەی سە بەلایەن دەسەڵات بێ بەڵێ هەموو شتێکیان بۆ کردوون و بەڵام ئەوەی کە سەر بەولایەنە نەبێ پشتگوێ خراوە یاخۆتوانین بڵێن بە شێوازی چیکە هەتا ئێستا ئەو شێوازە با بڵێن لە ڕۆشنبیری و لە ئاخلێتە دروست نەبووە کە هونەری کۆنفۆ وەکو وانەیەکی پەروەردەیی بخوێنرێ سیر بکرێ چکە بەڕاستی وەکو جەنابی مامۆستا سالار ئاماژەی پێکرد هونەری کۆنفۆ هەرەوە نییە جەستەی ئینسانەکە بەهێزکە توانای ئەو کەسای تر هەر لە مناڵێکەوە تا گەورەیەک تەرکیزی بەهێزە بێ حتا ئەسەمە توێژینەوەمانەیە توێژەری کۆمەڵاتیشیان بووین لەگەڵاوە کەوانیان پێی ئەلو فێریانەکە لە بەشی ئەمە دروشمان هەیە پەروەردە بەهێزکردن ڕێزگرتن لەژێر ئەم دروشمەیە پەروەردە ئەو کەسەکە دێتە لامە بۆ پەروەردەی جەستەی دێ بەڵام ئێمە پەروەردەی لایەنە دەرونیەکەی شێکین ئەگەر ئەم کەسە بە جەستێکی بەهێزە بچێتە دەرەوە لە لای ئێمە پەروەردە بێ ئەگەر پەروەردەیەکی لایەنی دەرونی نەکەی بەڕاستی لەوانێ خراپ پشکێتەوە ئەوە دکەواتە پەیمانگای هونەری بەرگری ئەلحەمدولیلا لەو بوارەیە خزمەتێکی زۆر باشی کردووە. پێداویستەکانی بەردەستان چۆنن؟ پێداویستەکانی بەردەستمان کە ئەرزم کردی مەگەر یەک کەسانێک هاوکارمان بن وەکو تاک ئیناوەکو حیزبێ وەکو حکوومەت هیچ هاوکاریکی ڕسمیمان نییە. بەڵام سەرنجام لەوەچێت لەوانش کە پاڵپشتیەکی مادی بەهێزەکرێن پێگە و ڕۆڵ و کاریگەریتان زۆرترێ بەسەر کۆمەڵگە ینی مەبەستمەیە لەوەچ ئێستا هیچ نادیەکەوە پاڵپشتێکی مادی بەهێز و زەبەلاحیەکرێ نەتوانێت لە کوردستانە 500 فێرخوازی باشە بێ کە جەنابەت لێسەر لە وەرزی خوێن و سەرمایە باز لەوە دەکەیت کە 500 فێرخواستان هەیە لە کوردستانە. بالفعل ئەمە سواز بەخواان نەک قسەی خۆمان بێ ئێمە بڵێن خۆیان ئەم شایدیان داوە پەیمانگای هونەری بەرگری
بۆتە ڕەمزێک سەرمەشقێک هەتا توانین بڵین کە لە هەفتاکانە هوەری کۆنفۆ ئاشنا بۆ بە عێراق و بە هەرێمی کوردستان دەناوی مامۆستا کرمانج خی گەورە لێ خۆشبێ یەکەم کەس بووە کە ئەم هوەری کۆنفۆی داناوە ئێستا شۆکو پێشتریش ئەرزم کردی زۆربەی هەتا لایەنی بۆ نمونە یەکێتی وش و کۆنفۆ کەسانی بەڕێزی تایە بە تایبەتی مەسە جەنابی مامۆسایاری کە لەرە ڕێز وسڵامان بۆی هەیە سەرۆکی یەکێتیەکەیە قوتابی پەیمانگای هونەری بەرگری بووە یعنی لەبەردەستی مامۆستا کرمانجا بۆ ئێستا چۆتە ئەو شوێنە و پلە بەرزە زۆر باشە کاک سالار دێمە لای جەنابێت فێرخواست کاتێکە لە قۆناغی وەکۆڵی یەکەم و لە سەرەتاوە دێتە پەیمانگاکە ئەو پلانە چین کەوا ئەی بڕێواتە بۆ منە زۆر جار لە یاریەکانی دیکە پشتێن ڕەنگا و ڕەنگەکان هەن لە یار بە تایبەت کاراتیە ئەوە لە پەیمانگای هوەری بەرگری ئێوەدا پلەکان چۆن چۆنین و فێرخواست تا چ پلەیەک دەڕوا و بەردەوامە بێ ستایلی کۆنفۆکەی شاڵینەکەی ئێمە بەشی تشوانە سەرەتا کە دێت تا 3 مانگ جستی ئامادە ئەکرێت تاوان پێشەوە ببوورە مامۆستا هیچ تێستێک بۆ جسمی دەکەن بزانن ئەمە بە کەڵکی یاری دێت یانە ئەو تێستە چۆنە تێستەکان ئەرزم کردی ئێمە 3-4 مەشقی پێ دەکەین پێشتر پێ دەڵێن نەخۆشی شکاوی ئەمەلیات نەخۆشی درێژخایانەکان ئەمە گەر لە فۆرمی زانیاریە پێیوتین ئەمە جا ئەکرێتەوە ینی هەر بۆ ئەو ڕۆژە بەڵام ڕەفزیش ناکرێت ڕەفز ناکرێت سام دانێکم لایە حەزەکەم ئەگە دەرفەت بووە ئەو ڕۆژە قەدەری خوا ببوونی سەرما بۆی نەکرا بەهاتە ینی قەدەری خوا لە سگماکەوە شەلە دەماخ باشە ئەتوانێت بڕوات ڕۆژێکیان ها بۆ لام نزیک 6 مانگە لای منە وتی مامۆسا جاران نەمەتوانی ئێرە مزگەوت بڕۆم ئێستا تا ماڵی باوە گەورەمە ڕۆم بەبێ ئیسراحەت ینی لە خۆشیە گریانم هاوبوو لە دوای 6 مانگەکە لە دوای 6 مانگەکە ینی زۆر جار ینی ئەو قەدەرانی کە بەسەر ئەوان داهاتوە ئێمە سپاسی خواکەن کە ڕویان لە ئێمە کردووە دوای ئەوە خۆی هات ئێستانی کە چی دێت لەلایمە هەنێتە مەشقی پێ ناکرێت ئێمە ئەو مەشقانی کە کەسێکی تەندروزەی کات ئەو پێ ناکرێت تایبەتن بەڵێ ئەو کەسێک کە ئەرزم کردی هوەرەکە با بێنە سەر بابەتەکەی خۆمان کە دێتە لەسەر ئۆستایلی خۆمان قەنەعەتی کردی حەزم لێ هوەرەکە ببرم ئێمە 3 ئاسمان هەیە وەکو لە سەرەتا باسم کرد بۆ پاڵەوانەتی بۆ ڕاهێنەرەتی بۆ دابەزاننی کێش ئەوەی کە بۆ ڕاهێنەرەتی ئەرەکە ئەبێ بە قۆناغخامە بڕێ سەرەتای پشتێنەکانمان لە 6 مانگی هەوڵە سپیە شین سەوز سوور قاوەی ڕەش لە سوورە ئەبێت یاری دەدەر لە ڕەشە 3 ساڵە مێنێتەوە دوای دەورەیەکی بۆ کرێتەوە بێ بە ڕاهێنەر دوای ئەوە قۆناغخانە بڕێت سکاک شوارش ڕەش ئاوازوز و هەڕەشە لە منەکە مامۆستا شوارش ئەرزم کردی با هەر تەفاسیلێکی پەیمانگا بدەم یەکێ لە پرسیارەکانتانەوە بوو کە پەیمانگای هوەری بەرگری سەرەتاکە کرا لە یەک فەرع بوو بەڵام مامۆستا هەستی زۆر لەوە گەورەتر بوو زۆر خیبرەی باشیە بوو هەستی بۆەوە کرد کە کۆمەڵێک لە پشتێن بەرزەکانی هاتنەتە پێشوانە چی بۆ کردن دەورێکی بۆ کردینەوانێ کردنی بەڕاهێنەر من یەکێکم لەوانەیە کە لە 2005 لە 2000 یاری دەدەری ڕاهێنەر بووم لە 2005 بەڕەسمی کران بە ڕاهێنەر یەکێک لەوانە کە لەگەڵ مامۆستا شۆرش و مامۆستا هێمن و مامۆستا بەڕێزانەی تر زیکی 18 نەفەر بووین کە مامۆستا خۆی سەرپەرشتی کرد دەورێکی بۆ کردینەوانە وتی ئەبێ وعدم بنێ سبحان الله دڵی خەبەری دابێت تێبێ وعدم بنێ ئەم پەیمانگایە وەجاخی ڕوون بێت ینی وەجاخ شوێر نەبم لە دوای خۆم ئەو وعدەمان بردە سەر و سپاس بخوات تەمەناکەم ئەو تەمەنی کە مامانە هەر پابەندی بە وعدەکەی مامۆستا کەواتە بەدەر لەوەی کە لە پەیمانگایە هوەری بەرگری و شەڕ و فێرکاری بە فێرخوازەکان دەگوترێت کەواتە ڕۆڵێکی تریشتان هەیە کە بریتە لە دووبارە گێڕانەوەی خەڵکێکەوە لەوە چێت تووشی ئەس و ناومێدی وەکەوەی کە دایکێک دێ دەڵێ کوڕەکەم شەڕانگێز و میشە هەڵچوو بووە بەڵام ئێستا دامرکاوتەوە هێور بووە یاوەی کە شەلل دەماخی هەبووە لەوە چێگەر دایک و باوک و یام ئێوەمانان ڕۆڵتان نەبووە بڕۆشتاتە گۆشەگیریەکەەوە دی وردە لە کۆمەلگە دوورەکەوتەوە کاتەوە ڕۆڵێکی تریشتان هەیە کە دووبارە گێڕانەوە و پەروەردەکردنەوە ڕاهێنانەوەی کۆمەڵی خەڵکی بەرکەنار کراوە بۆ سەر شانۆیشیان مامۆستای بەڕێزانی چۆنە ئێمە زۆر جارمان دوێبین بەڵام بڕوان پێ بکە چێژێکی ڕۆحیە کە ئەو یاریزانانە ئەبینم یعنی دڵم جۆشە بێت من لێرە ئەمێ دەستخۆشی لە
دایک و باوک و برا و خێزانی ماڵمداڵم کەم حەقیوانم خواردووە بەڵام کە ئەمانە ئەبینم یەک یاریزانێکە لە مامۆستازانی دەشوۆیم یاریزانمان هەیە لە جێشانەوەیەت لە عربەتەوە دێ بۆ لامان لە ڕزگاری بەختیاریوێت یاریزانێکم هەبوو لە ڕزگاری و بەپی ئەها بۆ لام کە ئەمە مەبینی هەموو ئەو ناڕەحەتیانەمان لە بیر دەچێتەوە تەسەوڕەکەی ڕاهێنەر نادی هەیە کولفەیەکی باشی هەیە یعنی لە ڕووی تاعینات و تاعینات موچێکی هەیە تەسەوڕەکەی حەزی بۆ هونەرەکە نییە من بەداخەوەڵم گەنجی ئەمڕۆ زۆر داماوە گەنجمان مەشغوڵ کراوە بە کافتریا و ئەمانە کە هیچ سوودێکی لێ نییە وەرە لە جاتی و کافتریانە کە کراوەوە من ناڵم سوودێکی گرنگی هەیە باشە بۆ گەنج بۆی ڕێستێک وەرگێ بچێت بەس نەخەریکی نێرگە لە کێشان بچێت بەڵام لە جاتی ئەو هەموو نێرگە لێ و ئەو شتانەی کە کراوەتەوە مەشروعانە گەنجمان خافڵەکات با بێن لانی خوێندنەوەی کتێب با لانی جەستەیی ئەسا گەنج ئێمە هەمووی بڕۆ ئێرە و ناتوانێت 20 دقیقە ڕابکات یعنی گەنجەکان تەسەوڕەکە من چوون بۆ تورکیا بەیانێکیان زوو هەستام سەری پارکەکەم کرد تیا بوو لە تەمەنی 55 ساڵ وەرزشیە کرد یعنی زۆر مەعجیب بووم پێیان زۆر باشە کاک شۆڕژ یاریزانەکانتان لە بتوڵەکاندا ناپلەی چەندی بەدەستێناوە ئێستا یاریزانتان هەیە کە ئەگەر لە دەرەوەی بۆ نمونە پەیمانگاش بێ ڕەنگە لە یەکێتیەکانی عراقیا بێ لەمانیا بێ بەشدار بێت و بەشداری بتوڵەکانی کردبێ و بتوڵانە کامانە بوون کە یاریزانەکانیەوە تێدا بەشداریان کردووە بۆ نمە بتوڵی ناوخۆ بووە بتوڵی تورکیا و ئێران و ئەوروپا هیچێ بووە آخر با بڵین ئێمە هەمیشە یاریزانمان الحەمدولillah ئامادەیە بۆ هەچ پاڵەوانە تێک بێ لە بواری تاولۆکەیە بێ لە بواری با بڵین ناو حەلەبە و با بڵێنەوە کە پێی وترێ ڕوبەڕووبوونەوە آخر با بڵین ئیلمانەمەی ئەم ساڵ بۆ خۆی کوردستان پەیمانگا نەتیجەیەکی باشیە پلەی یەکەم و دووەم و سێمی هەبوو بەڵام بەداخەوە بۆ دەرەوە ئێمە کە کاتێک شتێکمان بۆ دێ لە ئازاد داوەتنامە و ئاگادار ئەکرینەوە وەکو ئەرزم کردن پێشتر پەیمانگای سێن ناسراوە هەر پەیمانگای جاران نییە با بڵێن کە خەڵکێک فۆکسێکی خست بۆ سەری ئەلاساس پەیمانگا هەر لەو بازنەی خۆیان خولێتەوە بەڵام لە ڕووە دارایەکەیەوە بۆ نمونەما چەند مانگێک لەمەوە پێش داوەتنامەیەکی تورکیامان بۆ هات ئەگە بڕۆشینە هەر نەفەرێک لانی کەم 1000 بۆ 1500 دلار ویست نە پەیمانگا توانای ئەوەی هەبوو ئەوەی بۆ دابینکە نە لایەنی پەیوەندیداریش ئەتوانێت هاوکاریکاری ناشیکات ئەڵەو کەسە بە ئەمە تۆزە لەمە ئەویستبوونێک لە لای با بڵێن فێرخوازەکان و یاخوانێک کە گەنە پلەیەکی باڵا لە لای هەموو نەکەر ئێمە نادیەکانی کە ڕێکخراوەکانی تر ئەم گرفتیان هەیە زۆر باشە دوایەوەی کە لایەوە قوتابیەک پێدەگا و دەرفەتیەوە شینە لە بتوڵەکانی دەرەوە بەشداری بکە ئەم قوتابیە لایەوە هەرماوەتەوە یا ڕەنگە لایەوە پێگەشت بێت ئێستامانە لەکوێ خزمەتەکەن وەک ئاماژەت پێکردانێکیان لەسەر و کێکێتیەکەیە ئایا ئەوانی دیکە بۆ کوێ ئەڕۆنە قوتابیانە ئەوانی کەیتر لەوانە بڵم زۆرینەی الحەمدولillah هەر لای خۆمانەمێننەوە چونکە بەشی پەروەردەیەکیانەکەی نیشاءالله کە بۆی کە بتوان لە لای ئێمەش نەبن بە ئاراستی وا ناڕۆن هەر ئەچن لەو بواری خۆیانە خزمەتەکەن یاخود هەمانە لەسەر گیفانی خۆی وەکو فەردێک ئەڕوا ئەچێ ئەو حەزی هەیەی ئەو ئامانجی کە دیاری کردو بۆ خۆی بیێنێتە دی بۆ من هەیە لە پاڵەوانێتێکە ئامانجی هەیە ئامانجی گاتە کۆتایی هونەرەکە هەیە ئامانجێکی هەیە ببێتە ڕاهێنەرێک ئەمە الحەمدولillah گەیشتون بۆ ئامانجە بەڵام ئەوە نییە بڵین زۆرینی لای ئێمە ماوە بەداخەوە یاوە تا لە شوێنێکەوە تەما ئەخرێتە بەریان وەکو با بڵین نادیەکانی لێمانە بن بەم نماتە با بڵین بەم شێوازە قسە بکەین خۆی ئەگەر بچینەوە بۆ ئەسڵی یاساکەی قەرارێک دراوە یاخۆ هەموو کەسێک پابند بێ بەوەوە ئەگەر فێرخوازێکی ئێمە گەیشتە ئاسێکی پلە باڵا بەیانێتە فڵان نادی ئەبێ ئێمە ئاگادار بین یا ئەو داوا لە ئێمە بکە یا بێت بە ئاگاداری ئێمە بچێ بەڵام بەداخەوە تا ئێستا پەیمانگای هونەری بەرگری ئەمەی کردووە لەگەڵ ئەوانە بەڵام لانەکانی تر باوەڕ ناکەم ئەمان تا ئێستا کرد لەگەڵ پەیمانگای کاکسەلار چۆن ڕاهێنەرتان هەیە لە ئێستادا پەیمانگای هونەر بەرگری لە ئێستا نزیکی 25 ڕاهێنەری هەیە نزیکی 22 یاری دەدەریشمان هەیە یاری دەدەری ڕاهێنەر بەلق و شوێنەکانی یەکێک لەوانە کە جێی خۆشحاڵیە پەیمانگای هونەری بەرگری لە ئیتیحادی کۆنفۆ وشو کۆنفۆیە نزیکی 4 ڕاهێنەری ڕسمیمان هەیە کە مۆڵەت پێدراون لەلایەنی لیژنەی ئۆلۆمپی و ئیتیحادەکەوە هەر دەستخۆشیان دەکەن بە هاوکاری ئیتیحاد دەورێکمان بۆ ئاستە بەرزەکانی پەیمانگا کردەوە کەسانی کە 37 نەفەرمان
پلی ڕاهێنەریان وەرگرت شادی ڕاهێنەری لە مەدرسەی وش و فامیلی سپاسی مامۆساریەکەن و هاوکارێکی باشی کردین لەگەڵ مامۆساهادیە ئەوانەمان هەیە ساوانە بەڵام بەعزێکی لەوانە بە بۆنەی مەشاشیلی ڕۆژ و نەبوونیوانە ئێستا دانیشتون بازێکشان خزمەت دەکەن لە نادیەکانی تر و لە بڕوانامەی ڕاهێنەرایەتەکە کێی بەخشێ خۆتان وەکو سەرپەرشتیارانی پەیمانگاکەیان بوونە لیژنەی ئۆڵۆمپی و یەکێتی وەرزشی بەڵێ ئێمە دوو جۆرمان هەیە جۆرێکان ئەوەیە کە پەیمانگا خۆی دەورەی ڕاهێنەری کاتەوە بۆ ڕاهێنەرەکانی خۆمان جۆرێکان ئیتیحادی کاتەوە ئەوەی کە ئیتیحادی کاتوانە ئەبێ بە پشگیری پەیمانگا بێت بۆ نەکە ئێمە یەک ڕاهێنەرە نێرین پشگیریەکەن تەقدیمی ئیتیحادێک ئیتیحاد خۆی ئەوانە چەند ساڵ جارێک وازانم 2 ساڵ جارێکە دەورەی ڕاهێنەریە کاتوانە بۆ کەسانەی کە ئاستی گەشتون ئەو فێرخوازەی کە لە کۆتا پلەی پەیمانگاکە دەرەچێت چ وەکۆڵێ بتوڵە و بڕوانامەیەکی دەنێ مە بەستمە دەبێتەوە بە ڕاهێنەر لە پەیمانگاکە بەڵێ ئەگەر خۆی حەزکە بێتەوە بە ڕاهێنەر ئەگەر حەزیشی پێ نەکات لەکوێ حەزی پێکرد خزمەتەکە زۆر باشە کاک شۆڕش دەرفەتێکی تۆمان نەماوە پلانی نوێتان چی هەیە بۆ پەیمانگا پلانی نوێی شڵا هەمیشە پەیمانگا پلانی نوێی هەبووە پلانەکەی شاڵا کە لە ساڵی 2020 ئەمانەویشی لەسەر کوین زیاتر فێرخوازەکانمان پەرە پێبین و شتی نوێیانی شاڵا پێ بدەین وەزایدەن ئەوە بێکە لە ساڵانی ڕابردووە دەرفەتدە بۆ بەتایبەتی بۆ چوونە دەرەوە ئەوە ئینشاڵە لەم ساڵی 2020 ئەو دەرفەتەمان بۆ بڕسێ ئەگەر لەسەر با بڵێن گیرفان و توانای خۆشمان بە ئیشاڵا نێڵین ئەو ئامانجێک کە قوتابیەکانمان هەیەە هەر لێرەوە ئیشاڵا مژدەیان پێدەین کە بە پشتیوانی خوای گەورە نایوەستین هەر بەردەوام ببین هەمیشە لە خزمەت و بەرەو پێشچوونە بە ئیشاڵە پەیمانگا شۆڕ شتێکم لەبیر کردبوو زۆر بە خێرایی بەشێک لە نادی و پەیمانگاکان گرفتیان بەدەست شوێنەوە هەیە ئێوەمان گرفتان هەیە بەدەست شوێنی ڕاهێنان و مەشقەکانەوە ئێمە وەکو ئۆفیسی گشتی الحەم لە گرفتمان نییە چکە سواز وخوا شوێنەکەی خۆمانە لەسەر بە پاش پشتیوانی خوای گەورە لەسەر دەستی مامۆستا ئەنۆر سەرۆکی پەیمانگا و کاتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو دەستخۆشیان لێکەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانەوە شوێنیان بۆ دروستکردن و بەڵام ما باقی شوێنەکانی کەمان لە دەرەوە هەمی شوێنی کرێ گرفتمان لەوێ هەم گرفتی شوێنمانەیە هەم گرفتی کەرەستە و پێویستەکانمان هەیە تمەگەر ئاوا ڕووکەینە بە ئومێدیەوە ئینشاڵڵا ئەوانشتان بۆ چارەسەر بن و لە میشە لە برە و کاری جواندا بن ئینشاءڵڵا زۆر بە خێر بێن فەرمووان سەلا بۆ کۆتا قسەم بۆ گەنجە بەڕێزانە بۆ خوشکە بەڕێزانەی کە لە ماڵەوەن ئەگەر ڕۆژانە 5 دقە تەرخانکەن بۆ جەستەی خۆیان 5 دقە تەرخانکەن زیاترنە ئەو 5 دقەیە چۆنی بێ بۆ نمونە هەموو کەسێک حسابی خۆی زانێ ئەوانەی کە بزنسکارن حسابی مادی خۆیان نەزانن ئەبێ ساڵانە چێکی خۆیان کرد من یەک بە هەموو فێرخوازەکانی خۆم بتوتومە ڕۆژانە چەند شناوت بۆ کرێت ئەحمایەکی سەرەتا بکە و شناوکە باشترین وەرزش شناوە ئەگەر سوودەکانی باسکەین ئێستا دەرفەت نییە باسی سوودەکانیکەین زۆر سوودیە ئەگەر بۆی نەتوانی 3 شناوی کرد بە ئەمڕۆ 3 شناوکە بانی بیکا بە چوارە کاتێک گەزانانی لە مانکە کردێتی بە 33 شناو ئەنی هەر ڕۆژە شناوێکی بۆ زیاد ورد دروستەکانی 5 دقە زیاتر کیفایەتە بۆ خوشک و برانی کە یعنی مەویز بوون لە شوێنێکمانە لە ڕوومان نابچین لە شوێنەکانە لە ماڵە بۆ خۆیان وەرزشەکانکەن ئەی با لە ڕوو جەستەی بەڵام وشەیەکت بەکارهێنا بابەتەکەوی کێشە زۆر بە خێرایی هیچ قوتابیەکی کشتان هەیە چکۆ لە ڕاپۆرتەکە کچی قسەیە کرد بەڵێ ئێسامە لە 6 ساڵ تا 10 ساڵ وەرەگرین لەوە دووە ئیتر ڕاهێنەری ئافرەتان نییە هەمان بوو بەڵام ئیتر عرف و عادەتەکان هەنەشت هەیە ڕێگە نادرێت سپاس بۆ یەک لە بەڕێزان کاک شۆڕش کەمال و کاک سەلەر تاالب زۆر بەخێمێن بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ پەیمانگا جوانەکەتان هەمیشە لە برە و کاری جوان و ناوازەیە بەڵێ خۆشەویستانم تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان تەوەری فێرکاری بڕین و درومانە کە هەفتانە خات و فەوزیە کاکەوەیس پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستی دەکات تا خانمانی کورد سوودمەند بن لە فێرکاریەکانی خات و فەوزیە با پێکەوە بینەریە و بڕگەیەش بین. بەڵاو ڕێزمەیە بۆتان بینەرانی بەڕێز و بۆ جارێکی دەگەڕێم وەلاتان بۆ دروستکردنی ئەم جۆرە سنگە و هیوادارم ئێوەش سوودی لێ ببینن. ئەوەی سێژەمانوێ مۆدیلێکی تری سنگی ماکسیتان بۆ دروستکەین تا دەست پێەکەین. ئەمە ماکسیەکەیەوە ئەمەش جوانکاریەکەیەتی لەگەڵ سێقۆ بچە چیەکەین دەستەکەین بە بڕێنی سنگی ماکسیەکە ئەمانوێ سنگەکەی مۆدلێکی
ڕوعبی بێ. ئێستا قماشەکە لەبەرەوەی نابێ بە شێوەیەکی وەکو خۆی لە سەری ڕایخەی، ئەبێت جۆرێک بێ کە من حەز ئەەکەم بەم شێوەیە هینەکەینەوە دایدەینەوە سەریە. ئەبێ بەم شێوە ئەگەر دووریت بەم شێوە قماشەکە دانی، لەبەرەوەی من ئەمەوێت ئەم قماشە بێتەوە بۆ دیوی دەر، نەک بچێتەوە بۆ دیوی ناوە. بەم شێوەیە ئێستا چێکەین بەم شێوەیە سنگەکە لێوارەکانی ئەبڕین. ئەمە قماشەکەی کە داومان بەبەری سنگەکە ئیتە چی لێکەین؟ ئەیخەین بە دیوی ڕووکاری دەری مەکسیەکە. بەم شێوەیە تەقەڵێک لەسەر ئێرەدانی لەبەرەو شتەکە تێک نەچێ. بەڵام بەدەستی خۆ دەبێ هەوڵ بدەی ئەو لێوانە ئاوا لە پێشا پەنجە بکەی بە ژێر قماشەکەیە بەم شێوەیە کە گشتە ئێرە لەبەرەوەی سوچێکی جوان دروست بێ دەردێکەکەی بەناو هینەکاو. ئەمە بەم شێوەیە ڕێگەکەی لەبەرەوەی ئەو ڕوعبیەی کە پێت خۆشە دروست ببێ. ئەگەر پەنجە نەکەی بەناو قماشەکەیە ئەو شێوە ڕوعبیە دروست ناوێت کە تۆ ئەتەوێ و نابێ ڕەنگی قماشەکەیش دەرکەوێ. لەش دەردێکەکەی بەناوە بەم شێوەیە ئەمەیان ئەکوێتە سەر دەست و پەنجەی خۆت کە گەیشتە ئێرە دەردێکەکەی تۆ بە ناو قماشەکەیە. زۆر گرنگە ئەو دەردێ بکەی بە ناو قماشەکەیە. ئەبێ هەوڵ بدەی ڕووکاری ناوەوەی ئەم ماکسیە ئەم ڕوویە دەرنەچێتەوە لە دیوی ناو. ئەو کاتێمە چیەکەین ئەمە بە شێوەیەکی جوان ئەمە ئەوڕین وەکو خۆی دەرچێتەوە، وەکو بەشی ملیوانەکە دەرچێتەوە. لێرە دەمبوسێک بەکارێنین لەبەرەوەی ئەم ڕێک دەرچێ وەکو یەک هەموو شوێنەکانی وەکو یەک دەرچێ. بەم شێوەیە ئێرەی بڕین لێرەشەوە وەکبەرە دەمبوسەکان لادەین لە قماشەکە.
پێش ئەوەی ئۆیەکەی لە سەردانین پێشا تەقەڵەکە دەین لە ماکسیەکە لەبەرەوەی لەم لێوارە لەبەرەوەی هین نەبێ ناشرین نەبێ ئەبێ تەقەڵەکە لەو توشتیژ نەکا زۆر بە جوانی بۆی بکەی زۆر بە ئاسانی تەقەڵەکە لێدەن لەبەرەوەی جوان دەرچێ لە دوایی ئۆهێژە خەنە سەر ئەو سنگەی کە بۆتان کردووە تریەوە خۆتان بە هەر شێوەیەک مەیلتانە بێ قماشەکە ئەگۆڕن بۆ نمونەتانوێ ڕەشی بۆ بکەن مۆری بۆ بکەن هەر ڕەنگێک خۆتان پێتان خۆش بێ دەتوان ئەو ڕەنگەی بۆ بەکاربێن ئێمەی فەفنگەکە ئوتومان کرد لەبەرەوەی کە کەمێک چرچی تیابوو ئەبێ ئوتوێکی لەبەرەوەی چرچەکان نەمێن بەڵام ئێوە ئەتوانن بە لەزگە بەکاری بێن لەزگەکە ئاسانترە بۆ ئێوە بەس من چون لە بەرنامەکان ناتوان بڕۆم بێن و بیبم ئێوە ئەتوانن لەزگە بەکاربێنن بۆ سنگەکە زۆرتر جوانتر دەرەچێت ئیسە من ئەمەوێ ئەم لێوارانە جوان نییە ئەوەیە ئەخەمە سەری ئەو کاتە جوانکاریەکی جوانیش دەرەچێ و لێوارەکانیش داپۆشێ لەم ئەوەیە بەکارێنم بۆی جا ببزانم ڕەنگی دیوی خۆی کامەیە ئەمە دیوی خۆیەتی بەم شێوەیە لەسەر لێوی ماکسیەکە دایدەنێین ئەتوانن لەبەری ئەم ئۆیە نقێمی لێدەن ئەتوان لەبەری ئەم ئۆیە مور و بەکاربێن ئەتوان لەبەری ئەم ئۆیە زۆر شت هەیە بەکاری بێنن زۆری جوان دەرەچێ ئەنی ئەتوانن ئێوە خۆتان هەر شتێک پێتان جوان بوو ئەوە بەکاربێنن لەسەر خەتی دووەمیش هەردای ئەنێ لەبەرەوەی جوان دەرەچێت لە ڕەنگی ماکسیەکە دوو قۆبچە بەکارێنی ئێوە ئەتوانن شتێکی تریش هەیە بەم شێوەی دەتوانن بەم شێوەی دەتوانن شتێکی زۆر جوانە سەیریکەن ئەتوانن بەم شێوەیە قۆبچەکان بەکاربێنن ئەتوانن بەم شێوەیە ئەمە ئوتوویکەی جوانتریژە بێ بەم شێوەیە قۆبچەکان بەکاربێنن و ئەتوانن بەم شێوەیشە بەکاری بێن هەر جوانە بەڵام من وەکو خۆم حەزەکەم بەم شێوە بێ
ئەمەش مۆدێلی سنگەکەیە بە قماشێکی هەر قەیفم بەکارێناوەتەوە بەڵام ڕەنگەکەی جیاوازە پیاویە و لەگەڵ سێقۆپچە و ئەم ئۆیە ئیتر ئێوە ئەگەر لەزگە بەکاربێنن زۆر باشتریشە بەڵام من لەزگە میسە بەکارنێنەوە بەس ئەگەر ئێوە بەکاری بێنن باشتری بۆ ئێوە ئاسانتر دەرەچێت و هیوادارم بە دڵتان بێ و سوودی لێ ببین وەخواتان لەگەڵ. بینەرانی عزیز بەرگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆیەوە کە تام ساتەی بەرنامە بینەرمان بوون. سپاس بۆ هاوکارم کاکریاز بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتترۆل بە هیوای ڕۆژێکی پڕ لە ئاهەنگامی و خۆشی و شادی تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ.